لە شاری هەولێر و بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان کۆبەوە. لە سەرەتای کۆبوونەوەکەدا تاوتوێی پەیوەندیەکانی کۆمەڵی دادگەری لەگەڵ پارتی دیموکرات و حەزبە سیاسیەکانی دیکە کرا. کۆبوونەوەکە جەختی کردەوە لەوەی کە کۆمەڵ بە یەک ئاستوو لەسەر بنەمای ئەوەی کاری لە پێشینەی حەزبەکان بۆ باشکردنی گوزەرانی خەڵک بێت پەیوەندیەکانی لەگەڵ سەرجەم هێزە سیاسیەکانی هەرێم دادەڕێژێتەوە. سەبارەت بە پێشاتە سیاسیەکانی عێراق کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری سەرنجی خۆی خستە ڕوو ڕایگەیاند کە بەداخەوە ئەمجارەش حکوومەتی بەغدا بە لەبەرچاوگرتنی مەحسووبیەت و لەسەر بنەمای پشکپشکێنە پێکهێنرا. بەڵام سەرباری هەموو ئەمانە کۆمەڵی هیوای سەرکەوتن بۆ کابینەی نوێ دەخوازێت بە تایبەت ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستان و بافی موچەخۆران و دابینکردنی خزمەتگوزاری و هەلی کار و بژێوی خەڵکەوە هەیە. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا سەرکردایەتی کۆمەڵی دادگەری هەڵوێستەی لەسەر دۆخی چەقبەستوویی هەرێمی کوردستان و پەخستنی پەرلەمان و دواخستنی پێکهێنانی حکوومەت کرد کە هەردوو حەزبی دەسەڵات بەرپرسی یەکەمن لێ. هەر لەم بارەیەشەوە ئەنجومەنی سەرکردایەتی دووپاتی کردەوە. کۆمەڵی دادگەری سوورە لەسەر هەڵوێستی خۆی لە بایکۆتی ئەم خولەی پەرلەمان. ئێستاش پێی وایە تاکە دەرچە بۆ دەرباسکردنی هەرێمی کوردستان لە قەیرانی تەشریعی و حکوومەتداری دووبارەکردنەوەی هەڵبژاردنە بە میکانیزمێکی شەفافانە دوور لە ساختەکاری و دیزاینی پێشوەختە. ئەوەی پەیوەندی بە موچەوە هەیە کە وەکو قەیرانێکی دارایی و حکومداری کە هەمیشە بەشێک بووە لە کۆبوونەوە و هەڵوێستەکانی کۆمەڵ سەرکردایەتی کۆمەڵی دادگەری جارێکی دیکە بێزاری خۆی دەربڕیلەوەی تاکو ئێستاش دەسەڵاتداران قەیرانی موچە وەکو چەکێک دژی خەڵک بەکار دەهێنن بە تایبەت کە دۆخی شەڕ و نائارامی ناوچەکە گرانی هێناوەتە ئارا و باری سەرشانی هاوڵاتیانی قوڕستر کردووە بۆیە ئەرکی دەسەڵاتدارانە لە خەمی بژێوی خەڵک دابن و بەرپرسیارانە کار بۆ چارەسەری ڕیشەی قەیرانی دروستکراوی موچە بکەن تا چیری کە هەموو مانگێک موچەخۆری هەرێم لە دڵڕاوکێ و ترسی فەوتانی موچەدا نەژی. سەبارەت بە دۆخی نێوخۆیی کۆمەڵی دادگەری و تەشکیلاتی ئۆرگانەکان ئەنجومەنی سەرکردایەتی لە کۆتایی کۆبوونەوەکەدا بڕیاریدا لەژێر ڕۆشنایی ئەنجام و ڕاستپاردەکانی کۆنگرەی 5 بە زووترین کات کۆتایی بە تەشکیلاتی تەواوی ئۆرگانەکان بهێنرێت و هەموو مەڵبەند و ئۆرگانەکانی حەزب دەست بە چالاکی ئاسایی خۆیان بکەنەوە.